لە خۆرا بڵێ کەسێک گۆرانی بێشە کافرە دەشتە جەهەنەم و نوێژی لەسەر ناکرێت ئەوە غەڵەتە چونکە خوای گەورە دەبێ بڕیار لەسەرەوانەدا. مامۆسای بەڕێز خوای گەورە بڕیاری داوە گۆرانی بێژ و تەواوی ئالەتی گۆرانی و گعدە و هەر هەمووی بۆ جەهەنەمە. خۆ ئەوەش لە قورئاندا نەهاتووە، خۆ ئەوەش لە قورئاندا نەهاتووە شەریک بۆ خوای قەرار بدرێ. خەڵکانی من ئێستانی وە شەریک بۆ خوای قەرار دەدەن، سیقەیان بە کەش و هەوایەکەیە بە تەلەڤیزیۆنێکی سیقەیان بە خوا نییە. تۆ تێکەڵی کەش و هەوای مەکە چاوەکەم ئیسا ئیشەکەی تۆ حرامە عەزیزەکەم، من هاتم دەستی تۆ بگرم. ئیشی من باشترە نەقولەوەی شەریک بۆ خوای قەرار دەدەن. من لەوانە بێ بڕوام بە خوای هەبێ، من لەوانە بێ کاتێ زۆرم پێ بەخشیتی، کاتێ زۆرم پێ بەخشیتی هەنێشتم پێوتی لەبەر خوا جێبەجێیکە، ئیتەقی الله لە خوا بترسە. بەڕاستی هەر تاوانیە بکەیت، هەر گۆرانیە بڵاوکەیتەوە، هەر خەڵکێک گوێی لێبێ بەوای تۆوە تووشی تاوان بێ، تاوانی